بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لەگەڵ بەڕێز سۆرال عومەر پەرلەمانتاری عێراق باز لە برنە دەرەوەی پارە لە هەرێمی کوردستان و عێراق دەکەیت دیارە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە دیاریکرا لە 6 ساڵە بەپێی بەڵگەنامەی فەرمی 87 ملیار دلار لە عێراق براوتە دەرەوە کە لەو بڕێ 10 ملیار دلاری لە ڕێی چوار بانکی هەرێمی کوردستان بووە. ئەمژۆ قسە لەسەرەوە دەکەین ڕێگەکانی برندەرەوەی پارە لە عێراق وارێم چین وەکێناوانەی کە لە پشتدا و پرۆسەیەون و زیانەکانی چێ لەسەر ئابووری هەرێم و عێراق و دەبێت چ لایەنێک ڕێکار بگرێتە بەر و ئایا ئەوە ڕاستە کە بەڕێوەبەری گومرگی هەرێم دەڵێ برندەرەوەی پارە لە خاڵە سنووریەکانی هەرێم نییە. کاک سۆران بەخێر سوپاس بۆ ئەمەدەوە سوپاس دەکەین. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی بە کورتی پارە لە عێراق و هەرێم چۆن دەبرێتە دەرەوە ڕێگەکانی چین؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان بە پێی دوایین راپۆرتی ئەمریکا لە ساڵی 2003 کە عێراقی داگیر کردووە تاکو ئێستا لە مەزادی عوملە کە ڕۆژانە ئەم بانقی ناوەندی عێراق دۆلاری فرۆشی نەوت دەفرۆشیە 500 ملیار دلار براوەتە دەرەوەی عێراق لە 2003 بەڵێ لە پارەی نەوت لە پارەی نەوت 500 ملیار دلار چۆتە دەرەوەی عێراق. باشە چکە عێراق پارەی نەوتی لای خۆی نییە و ئاڵتونی یەدەگی کە 130 تەنە لای خۆی نییە مستەنەداتی بای 39 ملیار دلارێکی لای خۆی نییە هەموو ئەمانە لە وەزارەی خەزیانەی ئەمریکا و لە ڕیزەڵ بانق لە ئەمریکا مانگانە لە فرۆشی پارەی نەوت دوو جارێک یا دوو جار ملیارێک تا 2 ملیار دلاری بە فڕۆکەیەکی تایبەت لە نیویۆرکەوە بۆ نەقڵە کرێ بۆ بەغا مانگانە ملیارێک تاکو 2 ملیار باش ئەوە بەس بە کاش و بە بلۆکراوی بەڕینی بە نەقدی چکە پارەی نەوتی ئەمە هەمووی ئەچێتە ئەوێ باش لە کۆی ئەو پارانەی کە هینەوتە ئەو مەبلەغە هاتۆتەوە عێراق لە مەزادی عوملا فرۆشراوە کۆمەڵە بانق و کۆمپانیای ئاڵوگۆڕی دراو بەشدار بوون لە کڕینی و بە ناوی هێنانی کاڵاوە ئەم پارانە براوەتە دەرەوە. لەو 6 ساڵی کە ئەمە باسمان کردووە 46 بانق 78 ملیار دلاریان بردۆتە دەرەوەی عێراق. ئەم 78 ملیار دلارە کەس نازانێ کێ نردوێتی واتە ناوی ئەو کەسەی کە ئەم پارانەی حەواڵە کردووە دیار نییە. 19,000 حەواڵە کراوە لە ماوەی ئەو 6 ساڵە 78 ملیار دلار ڕۆشتووە ناوی ئەوەی کە نردوێتی وونە. جامە دەبێت ینی لە ڕووی سیستەمی بانکی و ئەوانەوە نەخێر ئەمە ئەوەیە کە من لە ماوەی ڕابردوو یەک نووسراو کە هی دادگای عێراقی بوو نردم بۆ بانکی مرکزی یەک کەس لە ڕێگەی بانکی شەرقەوسەتەوە ملیارێک و 200 ملیۆن دلاری بە وەسڵ و فاتورەی تەزویری گومرگی بردۆتە دەرەوەی عێراق لێرە لە عێراقا. بۆیە ئەمەی پێوترێ سپیکردنەوەی پارە بۆی خەڵک بزانێم سپیکردنەوەی پارە یعنی چی؟ ئەوەی پێڵێن غەسیل الئەموال شۆردنەوەی پارە بەڵێ شۆردنەوەی پارە ئەو ڕەسمە نییە بە تایی دۆلار بشۆت و بەجلگرە هەڵیخەی واتە پارەیەکی دزی و حرامی گەندەڵی کە تۆ بە ئاشکرا ناتوانانی خۆتکەی بە خاوەنی دەیت لەگەڵ کەسێک ڕێیەکەوی ئەم پارەیەت بۆ بکە بە یاسایی و شەرعی تا بتانی جوڵەی پێ بکەی بۆ وڵاتێکی تر لە ڕێی بانقیەوە. واتە سپیکردنەوەی پارە بۆی خەڵک تێبگای یعنی چی؟ یعنی پارەی دزرا و ساخکەیتەوە بە ناوی حرامت دەستکەوتووە بیکەی بە حەڵاڵ بیکەی بە یاسایی بیکەی بە حەڵاڵ بڵێ ئەمە مڵکی خۆیەتی ئەم پارەیە من ئەینە لەکە هازە کە لێیان پرسی ئەمە هی کێیە و هی چییە بڵێ کاکەمە کۆمپانیای هەیە بزنسەکە و هی بزنسەکەیەتی و ڕئسمالی خۆیەتی لە کاتێکە نەخێر پارەیەکی دزی و حرام و گەندەڵیە دەستی کەوتووە. ئەم پرۆسەیەش چۆنەکەن
تاکۆی کە ببێ بە خاوەنی پارەکە و بتوانێت لە وڵاتێک مڵکی پێ بکڕێ بزنسی پێ بکات ئەوەی پێ بکات کە خۆی هەیە. چۆن دەکرێت؟ ئەمە هاتوون شەریکاتی بازرگانیان بۆ دروست کردووە، کۆمپانیای بازرگانیان بۆ دروست کردووە و لەگەڵ ئەوەشە پارەکەیان داخلی ڕەسمالی کۆمپانیاکە کردووە. ئەم کۆمپانیاشیان حساب بانقێک بۆ کردوێتەوە لە یەکێک لەم بانقانە بۆ نمونە بانقی شەرقە ئەوسەد. لەو بانقانەیە کە ئێستا بلۆک کراوە لە مەزادی عوملە ئەمریکا بە ڕسمی 4 بانقی دەرکردووە کە نابێت بەشداری مەزادی عوملە بکەن، واتە دۆلار بکڕن و بیبەنە دەرەوە حەواڵاتی پێ بکەن. هاتوون حساب بانقیەکیان بۆ ئەم کۆمپانیایە کردوێتەوە لەم بانقە، پارەکەیان خستۆتە ناو ئەم بانقە کە ئەنەهۆ ئەم کۆمپانیایە کاڵا و پێداویستی و شمەکە هێنێ بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان لە ڕێی یەکێک لە خاڵە سنووریەکانەوە. لە کاتێکە کاڵابوونی نییە، کۆمپانیاکەی دروستیان کردووە، بە ناوی خەڵکی هەژارەوە دروستیان کردووە، بە ناوی خەڵکی بێدەسەڵات و فەقیرەوە دروستیان کردووە، هەڵیان خەڵەتاندووە. ئێستا 6 هاوڵاتی خەڵکی ئەم سلێمانیان لەم چەمچەماڵ و ناوەدانیشن، 10 کۆمپانیای کەسێکی کورد بە ناوە دروست کردووە بە هاوکاری چەند کەسێکی تری عەرەب لە ڕێی بانقی شەرقە ئەوسەتەوە. ئێستا ئەم 6 هاوڵاتیە کە ئەم 10 کۆمپانیایان بە ناوە دروست کراوە و علم و خەبەریان لێی نییە، 30 ملیار باجیان لەسەرە، عێراق داوایانەکە بیان گرێ 30 ملیار دینار. بەڵێ واتە خۆشیان ئاگیانی نەبووە چۆن حساب بانقی بکەنەوە لەو بانقە بە بەڵگەنامەکانیەوە کۆمپانیایان دروست کردووە. بەڵێ من ئەمڕۆ وەزیری بازرگانی عێراق باشە لەسەر ئەو 10 کۆمپانیایە 60 لاپەڕە بەڵگەنامەی بۆ ناردوو کە کێ دروستی کردووە، چۆن دروست کراوە، چۆن تەسیس کراوە، ڕەسمالی چییە، نشاڵی چییە، هەموو وەسایقێکی بۆ ناردوون کە ئەمانە هاتوون پەنجەمۆری ئەو هاوڵاتی کە کۆمپانیاکەیان بە ناوە دروست کردووە تەزویر کردووە، وەکالە خاصەیەکیان پێ کردوێتەوە بۆ مەحامیەکان، کۆمپانیایان پێ تەسیس کردووە، مدیر مفەوەزیان لە خۆیان پێداناوە، باجیشیان نەداوە بە حکوومەت، بە ناوی هێنانی کاڵاوە ملیۆنان دۆلاریان بردوۆتە دەرەوەی هەرێم. ئێستا هاوڵاتیەکان ئەبێ بگیرێن. ئەم پرۆسی لە سلێمانی کراوە، لە سلێمانی کراوە، لە هەموو عێراق کراوە، و ئەوەی لە سلێمانی کراوە بە ناوێم هاوڵاتیانەوە تەنها لە چەمچەماڵە 500 هاوڵاتی وای لێ کراوە و هەمووشیان نەتیجە ئەبێ بگیرێن، ئەگەرنا باجی گەورەیان هاتوۆتە سەر، چکەمانە خۆیان مۆری هێنانی کاڵایان کردووە لە مەرزەوە، ئەمانە خۆیان فاتورەی مەوادیان دروست کردووە، ئەو کۆمپانیای وەهمیان دروست کردو بێ ئەوانە بە ناوی ئەم بەڵێ بە ناوی هاوڵاتیەکەوەیە، نەک هاوڵاتیەکە، بە ناوی هاوڵاتیەکەوەیە کۆمپانیاکە. ئێستا کۆمپانیاکە هاتووە هاوڵاتیەکە لە کاکە من ئاگام لە هیچ لەمانە نییە، علم و خەبەرم پێی نییە تا گیراوە. ئێستا سکاڵای هەیە لەسەر ئەم کەسە کوردەی کام پرۆسەیە کردووە و لەسەر ئەوانەی کە بەشدارن لەم پرۆسەی سپیکردنەوەی پارە کە تۆڕێکی گەورن لە ئاستی عێراق و هەرێم و بەرپرسی زۆریان لە پشتە و ڕۆژ بە ڕۆژ فەزیحەی ئەم پرۆسەیە زیاتر دەرەکەوێت لە ئاستی عێراقا. ئەمەیە عێراقی تەدمیر کردووە. من ماوەیەک پێش ئێستا کۆنگرێکی ڕۆژنامە نووسیم گرت و ئەمەم ئاشکرا کرد و من زۆر دەمێکە هاوارەکەم سپیکردنەوەی پارە عێراق و هەرێمی وێران کردووە. ئەو کاتەی پەرلەمانتاری کوردستان بووم لە خولی پێشوو لە یەکێک لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران و لیژنەی دارایی پەرلەمان و لیژنەی سامانە سروشتیەکان نامەیەکم نووسی بۆ کاک نێچیرەڤان بەرامبەرم دانیشت بوو بۆ منووسی دۆسیەی سپیکردنەوەی پارەی مەترسیدارم لایە، ئێوە وەکو حکوومەت وەرنە سەرخەت هەموو بەڵگەکانتان بەمێ، چونکە لە 4 بانقی هەرێمی کوردستانەوە 10 ملیار و 781 ملیۆن دۆلار براوەتە دەرەوە. ئەمەوەی ئێوە بۆ داچوون کردبوو لە 2009 بۆ 14. بەڵێ بەس لەو 6 ساڵە تەزیحەکە لە دوایەوە گەورەتریشە. کە خوێندێەوە پیشانی کاقوبادیدا نامەکەی خوێندەوە لە پەنایە دانیشت بوو، هەردووکیان سەیریان کردم، کاک نێچیرەڤان نامەکەی خستە گیرفانی، سەیرێکی کردم وتی دوای قساکەین کاڵ ساین
لە کۆبوونەوەکە وتی خوێندمەوە نامەکەت دەستە خۆش بێ وعد بێ هەموو شتەکەین هیچیان نەکرد بۆ چونکە بەرپرسی هەرێمی کوردستان زۆرن لەوانەیە کە تێوەگلاون لەم سپیکردنەوەی پارە لە هەردوو زۆنەکە بەڵێ لە هەموو عێراق بۆ تۆ ئازانی ئەو پارانەی بەرپرسەکان دزیویانە ئەبم ڕێگەی بردویانەتە دەرەوە ئەو پارانەی کە بە ناشەرعی دەستخراوە ڕەشوەیان داوە بەم کەسانە ئیشیان بۆ کردوون و پارەکەیان بۆ ناردوونەتە دەرەوە و لە دەرەوە بیبەنە هەر وڵاتیان پارە لەوێ مێنێتەوە تەواو بۆی نییە جارێکی وەک ئێرە بیبات ئەبێ لە وڵاتە سەرفیکە یا لە بانکەکە بمێنێتەوە وڵاتەکە سوودی لێ بینێ یا بێ بچێ ئیمارەیەکی پێ بکڕێ بزنسی پێ بکە پرۆژەی پێ بکە ئەوان پێیان خۆشە تورکیا و دووبەی دەواازەی بردنە دەرەوەی پارەی عێراق بوون و بە تەیارە بە ڕێگای مەرز بە ڕێگای بانقی پارەیەکی خەیاڵی ئەوەی لە عێراقەوە ڕۆشتووە لە هەرێمەوە ڕۆشتووە چۆتە ئەم دوو وڵاتە ینی بە فڕۆکە پارە دۆلار براوەتە دەرەوە بەڵێ بۆ تورکیا و بۆ دووبەی بەڵێ لە ماوەی پێش و لە مەتاری سلێمانی 20 میلیۆن دلار لە CIP مەتار دەستی بەسەرانە گیرە قسە هەیە پێشەوە لە مەتاری کەرکووک و هێشتا تازە کراوەتەوە 45 میلیۆن دلار براوەتە تورکیا بۆ ئێوانەی دەسەڵاتدارن باشە ئەتوانن ئەم پرۆسەیە ڕێکخەن و لە وڵاتانی تورکیا و ئیمارات خەڵک هەیە پارە هەیە ئەیدەن و پرۆسەکە ئەڕوات و پارەکە بنەبان بۆ چکە وڵاتانە حەزەکەن ئەم پارانە بێت بۆ مەگەر ئەمریکاییەکان نازانن چەندێک پارە چۆن جوڵەکە لە عێراقا و ئەچێتە کوێ تۆزانی ئەو پارەی کە مانگانە ئەمریکا نقلی عێراقی کاتەوە هەموو ڕقەمی دۆلارەکانی لەلایە دوایی ئەزانێ ڕقەمی ئەم دۆلارە لە چ وڵاتێک مامەڵەی پێواکرێەوە کێ ئەو کۆمپانیانی مامەڵەی پێواکەن بۆ ئێستا عێراق و هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر مەترسیداری هەرسی ئابووری و لە دەستدانی بەهای دینارەکەیەتی خۆ ئەمەی کە ڕووەدا ئەوەی کە ڕوودەدا سەرتاکەی و بنە دەرەوە سپیکردنەوەی کە لە ساڵانی ڕابردوو ڕوویدا ئەمە نەتیجەی ئەوەیە واگەر عێراق و هەرێمی کوردستان ئەمە ڕانەگرن ئەم بابەتە کۆتایی بە عێراق و ئابووری عێراق و هەرێمی کوردستانیش دێنێ و ئێستا پارەی نەوتی هەرێمی کوردستان هی عێراق زانین کە دێتەوە بانقی مرکزی و لە ئەمریکا و بەم جۆرە بەڵام پارەی نەوتی هەرێمی ئەمە نازانین لەکوێ لە کۆ دێت چۆن ئاڵوگۆڕ بەڵێ دۆلارەکەی بەڵێ خۆی ئێمەش ڕۆژانە 20 میلیۆن دلار پارەی نەوتمانە ماگانە 500 میلیۆن دلارێکە بەسینەوت باسی گومرگیش دەکرێت بەشێکی بە دۆلار بێ بەڵێ یەکوا چ ئاڵوگۆڕێکە بۆ کوێ ئەچێ بۆ نادرێت بە بازرگانەکانی هەرێمی کوردستان تاکو کاڵای پێبێنن بۆ ناچارە بن ڕەشوە بدەن ئەوانەی بازرگانی حەقیقین ئیشیان ناڕوە حواڵاتیان کێشەی بۆ دروستە بێ بەڵام ئەوانەی کە دزیەکەن پارەی دزی ساغەکەنەوە بە ملیۆنان دلار ئەبەنە دەرەوە و دوای باجەکەی خەڵکەیدا و کاڵا گرانە بێ و دۆلار بەرزە بێتەوە بەهای دینار دابەزێ و ئابووری وڵاتە تێکەچێ باجەکەی خەڵکەیدا ئەویش پارەکەی بردووە بەڵام جارێکی تریشەی لێمەوە با دڵنیا بن نەخۆیان نەنەوەکانیان نابن بە خاوەنی و پارە دزراوانەی بردویانەتە دەرەوە بۆ ئێستا لە مەغریب یەکێک لەو کێشانەی عێراق هەیەتی دوو حساب بانقی دوو مناڵی بەرزان تکریتیە برای سەدامی ڕژێمی لە ناوچووی پێشوو ئەوە بەرزان تکریتی لە سێدارە درا مناڵەکانی قاسر بوون تەمەنیان 18 ساڵ نەبووە پارەیەم عێراقیان بۆ خراوەتە سەر حسابیان تا گەورە بن ئێستا 16 میلیۆن دلار 15 میلیۆن دلار پارەکانیان لە بانقی مەغریبایە مەغریب نایداتەوە هەتا ئێستا عێراق بۆی وەرناگیرێتەوە لە کاتێکا قەراری دادگا لەسەر مڵک و ماڵی بەرزان تکریتی دەرچووە کە هەمووی ئەبێ دەستی بەسەرا بگیرێ نەخۆی سوودی لێبینی خۆی لە سێدارە درا نە مناڵەکانی توانیوانە سوود لە پارەکە بین و بۆیان سەبەر پسانێنم سوود لەو پارەی نبینن ئەوە نیە وێلە نەخۆکریوە بەڵام ئەوە نی نازان باسی کەشتی و یعنی هەر یەکێک وە بەرهێنانی گەور لە دەرەوە و وێلا و دوورگە و هەر یەکێک پێی وابێ لە پارەی دزرا و لە میلەت لە پارەی حرام لە میلەت لە دزی لە میلەت ڕەفاهیەت بەرهەمەهێنێ بۆ زەمانێک بەڵام سەرنجامی هەموو ئەوانەی کە ستەمکار بوون و دزیان لە میلەتەکەیان کردووە و ڕەفاهیەتیان بۆ خۆیان بە پارەی میلەت بەدەست خستووە
سەرنجام خراپتیا چوون و نەک خۆیان نەوەکانیشیان نەبوون بە خاوەنی ئەو ڕەفاهیەتەی کە ئەوان پێیان وایە بۆیان جێ ئەهێڵن. بۆیە بەڕاستی ئەم قەزیە خەریکە عێراق لەبەر یەکەڵەوە شوێنێ. عێراق 80 بانقی بۆ چییە؟ لە کاتێکا ئێمە هەر خەریکی هێنانین، هەر خەریکی هێنانی یەکێک معاملێ دانێ 1000 سەرێشەی بۆ دروستەکەن بەرهەمەکەی سقوت پێیەکە نەچن ڕەشوە لە بازرگانی وەرەگرن بۆی کاڵا لە دەرەوە بێنێ تاکو ڕەشوە بدا بە بەرپرسەکان و ئەڵێن معاملمان بۆ چییە؟ نایڵن مەسانع لە وڵاتە پێشکەوێ، نایڵن ببوژێتەوە. اعتیمادیان خستۆتە سەر پارەی زۆری نەوت لە لەحزەیەک ئاگەر نەوت وەکو سەردەمی کۆرۆنای لێهات ئەم وڵاتە عێراق ئەگەر عێراق تۆزێ تەحمل بکات 2 ساڵ عێراق تەحملەکە ئەگەر نەوت دابەزێ دوای ئەوە تەدمیرە بێ وێرانە بێ. و ئێستا ئەگەر استقرارێک لە سووقی لە بازاڕە و لە سعری سەرف و لە بەهای دینارە دروست نەکا خەڵک باجی گەورادا خەڵک تەحمل ناکە لە عێراق و هەرێم کاڵا هەموو ڕۆژێک بەرز بێتەوە و دابەزێ و ئەوەی پارەی پێ نەوێرە سەرفیکاوەی دۆلاری پێ نەوێرە بیگۆڕێتەوەی دیناری هەیە دۆلاری بۆ نەکڕێ و ئەوەی دەخلی مەحدود بووە ئێستا دەخلەکەی یەک لە سەرسەی لێ بۆتەوە و بیکەی بە سێ بەشەوە بەشێکی ڕۆشتووە لە بەرگرانی لە بەرزبوونەوەی بەهای دۆلار. ئەمە قبول ناکرێت تا سەر خەڵک ئاوا بەو معاناتەوە بژی و خەڵکێک بێ پارەست بیکاتەوە و حدودەکان بە کەیفی خۆیان مۆر و داخلکردنی مەوادی وەهمی و کۆمپانیای وەهمی و دزی گەورە بەستا بوونێتە تۆڕی گەورەی مافیای چووکە ئەو وێنەیە هی سەرەتای مادەی هۆشبەرەکە سەرتا گروپەکانی مادەی هۆشبەر پارەیان سپی کردوەوە بەم شێوەیە بۆی کە بۆنی دێنێت و دوای ساقیان کردوەوە لە بانقوانە. ئێستا گروپی مافیایی لەبارەی بردنەدەرەوەی پارە هەم لە هەرێم هەم لە عێراق گروپی مافیایی گەورە دروست بوون. بەڵێ لە عێراق و لە هەرێمە ئەمانەی کە حکومڕانی ئەم وڵاتەکەن بەشێکن لەو مافیاگەریەی کە هەیە ئەوان خۆیان بەشێکن لە سپیکردنەوەی پارە. باش بەس ئەمڕۆ ئەندامێکی داواکاری گشتی نووسینێکی نووسی و لەسەر بەڵگەنامەکانی ئێوە کە لەگەڵ کاک عەلی بڵاوتان کردبەوە باسی ئەو کردبوو پێویستی دیوانی چاودێری دارایی دەستی دەستپاکی داواکاری گشتی بێنە سەرخەت و ئێوەش بەڵگەکان پێشکەشکەن. ئامادەن هەر کەسێک کە لێکۆڵنیوکە بەڵگەکانی ڕادەستکەن؟ بەڵێ من بۆ خۆم بەڵگەکانە دەمە دادگا و ئێستام دۆسیە سپیکردنەوەی پارە و دروستکردنی کۆمپانیای وەهمی بە ناوی خەڵکەوە و بردنەدەرەوەی پارە ئێستا لە دادگای لێکۆڵینەوەی سلێمانیە. من لە هەفتەی ئایندە بە فەرمی ئەو بەڵگەنامانیان هەموو ڕادەستەکەم و ئەوی تری کە پەیوەندی بە بنووکی عێراقیەوە هەیە ئێستا دەستەی نەزاهەی عێراقی دەستی بە لێکۆڵینەوە کردووە گوتم ئەمڕۆ وەزیری تیجارە ئەوەی هەرێم ئێستا مڕۆدا ئەندامێکی داواکاری گشتی هەرێمەوەی نووسی بوو. بەڵێ بە زمان لێکۆڵینەوەیان کردووە ینی دەستەی سپاکیە ڕۆڵی هیچ ڕۆڵێکی دوێنی چاودێری دارایی لە هەرێم داواکاری گشتی لەسەر ئەو بردنەدەرەوەی پارە پێشتر بەڵگەتان ڕادەست کرده بوونەوە هەبوو پێشتر خۆی بەشێک لەم ئەم بنووکانە بە گشتی سەر بە بانقی مەرکەزین. باشە و وەزارەتی ناوخۆ بەشی غەسیلی ئەموال و تەمیلی ئیرهابی هەیە چکەوە قانونێکی بەڵێ سپیکردنەوە پارە و پاڵپشتی دارایی تیرۆر. بەڵێ چکە غەسیلی ئەموال و تەمیلی ئیرهاب قانونێکە کە مکافحەی ئەم دوانە بە یەکەوە چکە ئەو پارەیەکیە لە بۆ دامی ئیرهاب و تیرۆر نییە کێ لێو پارەیە هی تلیاک و هی هەرهی دزینیە هی تلیاکە هی تیرۆرە هی ئەنواعشتا. بۆیە بەڕاستی ئەمانە قەزەیەکی هەروە ئاسان نین و ئەمە دەولیەن چاوی لەسرە و بەشێکی پەیوەندی بە عێراقەوەی من دەستم پێ کردووە و کاتەی لە هەرێم ئەوەی پەیوەندی بە هەرێمەوەیە ئەوەی پەیوەندی بە هەرێمەوەی ئێستا لە داواکاری گشتیەوەم دۆسیە چۆتە دادگای لێکۆڵینەوە من هەموو بەڵگەکانیانە دەمێت. ئەگەر بەڵگەکانی تریش ئەوەی 10 ملیار دۆلارەکە کێو بەداستان کردو لە ڕێی 4 بانقەوە لە هەرێم براوەتە دەرەوە لە ماوەی 6 ساڵە 10 ملیار دۆلار ئەمە حەزمی 6 ساڵە پێ دوای لە دوای 2004 زیاتریش بوو ئامادەن بەڵگەکانیش پێشکەشکەن. بەڵێ بەردەوامە بەڵام ئەوە زیاتر عێراق توانێت تحقیقی گەورەی تیاکە چکە و بانقانە سەر بە بانقی مرکزی عێراق. بەس بەڕێزت شتێکشت بڵاو کردبووە کۆمپانیایەکی ئاڵوگۆڕی دراو لە هەولێر ڕۆژانە 15 میلیۆن دۆلار دەباتە دەرەوە بە ئۆتۆمبیل بە سەیارە لە ڕێگەی ئیبراهیم خەلیل. بەڵێ ئەمە ئێستا
بەڵێ ئێستا لە بازاڕی دراوی هەولێر و سلێمانی و دوهۆک و لە بەغداش بپرسە پێت ئەڵێن بەڵێ کۆمپانیای فڵانە ئەمە خاوەنەکەیەتی خەڵکی کوێیە ئەمانە بە سیارە ڕۆژانە پارە ئەبن و تۆ هەر حواڵەیەکتەوە بۆ تورکیا بە مەبالیغی گەورە ئەتوانی بە ئاسانی بەبێ ئەوەلیات و بەبێ فاتورەوانە حواڵت بۆ بکەن کە ئەمە کارەساتێکی گەورەیە چۆن ڕێگە دەدرێ بەچی دەسەڵات بەشێکەوە ینی بە بکاش ئەوەندە ببێتە دەرەوە بەڵێ ئەوە ڕێپێدراوە لەلایەن دەسەڵاتەوە کە زۆر نایاساییەوە حکوومەت خۆی بە پرسیارە لەو کارە نایاساییەکە ئێستا تەهریبی دۆلار ئەوە تەهریبی دۆلارە لە ڕێگای ئەوە تەهریبێکی زۆر خەتەرە هەم بۆ ئێران هەردووکی بە ئۆتۆمبیلە بۆ تورکیا بۆ تورکیا ئەوە لە بازاڕی هەولێرەوە ڕۆژانە دۆلاری هەموو نووسنگەکانت ئەو ئیمکانیەتی هەیە کڕێتەوە و ئەشیبات ئەی چی لەکەنەوە دیبراسیۆنت کرد بێ لە تورکیا ئەی بەنە مێرسین یای بەنە ئەستەمبول تۆ حواڵەتەوێت لە تورکیا تۆ ئێستا پارەیەکت هەیە تۆی نەوعی خوانەخواستە جەنابەت ناڵم یەکێک پارەیەکی هەیە باشە 2 ملیۆن دۆلارە ئەوێ بیبا لە تورکیا مڵکی پێ بکڕێ و جنسی پێوەرگرێ ئەتوانێت لەگەڵ ئەو کۆمپانیایە بە تەلەفۆن بڵێ کاکە من لێرە پارەکەتانە دەمێ ئێوە لە تورکیا بمەنێڵن بەسەر چاو بڕۆ لە ئەستەمبول وەریگرە یعنی ئەمە پرۆسەیەکی خەتەرە زیانەکەی چی ئێستا ئەگەر ئەم بڕپارێ لە بازاری هەرێم بمێنێتەوە ئەنی هاوسنگی ڕاگرێت لە بازار نرخی دینار و دۆلار ئێستا بەشێک لەوەی کە دۆلار نرخی بەرزە هەرچەندێک لە بازارە بێ ئەکڕێ کەس تێ ناگا بۆچی دۆلار بە بازارەکانی هەرێمەوە نامێنێ هەرچەندە ئەم جۆرە لە مامەڵەکردن بە دراوی بیانی لە عێراق هەیە لە هەرێم هەیە لە هیچ شوێنێکی دنیا نیە بەڵام هەرێمێک کە سیستەمی بانقی نییە بانقەکانی هەرێمی کوردستان نزیکی 70 بانقە نووسنگەکانی حەواڵە لە بانقەکانی هەرێمی کوردستان پێشکەوتوترن ئەمانە ئێمە بانق نین دوکانی حەواڵەژ نین و ئەو نەبوونی سیستەمی بانقی دەسەڵات لێی بەرپرسیارە خۆیان هۆکارن بۆ ئەو یەکینا من چەند ساڵ پێش ئێستا پرۆژەیەکم داوە بە جێگری سەرۆکی حکوومەت کە وەرن کۆمپانیا هەیە دێ بە ئاسانی سیستەمی بانقیتان بۆ دروستەکە ترەوە پێویست ناکە هەموو مانگێک 900 میلیارد دینار بێن بە خەڵکو و دوایش لە بازارە جوڵەی سیولەکەم بێ و ئێوە تووشی ئەزمە ببن و موچە درەنگ بدەن وەرن سیقە دروستکەن سیستەمی بانقی دروست کرێ ئەوەی تیەمانە دابنرێ ئەم کریدیت کارتانە بدەی بە خەڵک و ئێستا عێراق موچەی لە ڕێی ئەو کارتانەوە هەیە بەڵام ئەگەر بێوێ سیستەمەکە بک بە بانقی تر تووشی ئەم ئەزمەیە نابێ بەردەوام پێویستی بەوە بێ ئەم هەموو سیولێ بێنێ و بیا بە خەڵکو و ئەم جوڵەیە بە پارە بەو جۆرەی لێ بەو کاتە دەوڵەتە توانێ خاوەنی کۆنتترۆلی درا و نەختی نەبێ و پێویستیشی بەوەندە نەبێ هەمیشە ئەوەندە نەقدی لە بەردەسا بێ ئیلا ئیمجابیدا بە خەڵک بەڵام حکوومەت بە مەبەست ئەمە ناکا بۆی پارە بەم جۆرە بێت و بڕوا و خۆیان سوودمەندن لەم بردن و هێنان و گەندەڵی کە لە وڵاتە کە سیستەمی بانقینێ مەجای گەندەڵی و بردنە دەرەوەی پارە زۆر بانقی پێشکەوتو بەڵێ سیستەمی بانقی ڕێنادا بەوەی پارە بەو جۆرە بێ تۆ بچە وڵاتانی پێشکەوتو نەخێر پێشکەوتو نا بچۆ تورکیا و ئێران پارابینی بەدەست خەڵکەوە حساب بانقیەکەی کارتیەکە ئەوسم بۆ برنە دەرەوەش بەڵێ بە دڵنیاییەوە برنە دەرەوە سپیکردنەوەش قورسە گەستی بانکی بێز بێت ئێمە لە عێراقا 500 هێندەی وڵاتانی تر نووسنگەی سەرافی و حواڵاتمانەیە باس 7000 نووسنگی ئاڵگۆڕی دراو دەکرێت خەیاڵیە ینی لە وڵاتانی تر چلدانە سیدانە لەژێر کۆنتترۆلی دەوڵەت بە هەمان سیستەمی بانقی بەس لای ئێمە دەوڵەت خۆی چونکە فاسیدە نەیتوانیەوە سیستەمی بانقی دابنێ ئەگەر نا بۆ نمونە بەشێک لە بازاری دراوی سلێمانی دۆلارەکەی سلێمانی تا ڕادێک بۆ شاری سلێمانی گرنگە و جوڵەیەکی زۆری بازرگانی تایە و ئەگەر ئەوەش نەمێنێ ڕەنگەی تر هیچ بازرگانێ نەتوانێت ئەم پەرداخەش بێنێت چونکە حکوومەت خۆی سیستەمی حەواڵاتی نییە بەڵێ بنووکی عێراقی لە ڕێی مەزادی عوملە و بانقی مەرکەزی و ئەم بانقانەی کە هەمویان خەریکی سپیکردنەوەی پارن بازرگانێکی حەقیقیە بێ بچێ ناچار بێ بە ڕەشوە و بە
بە جۆرێک لە نایاسایی حواڵاتەکانی بۆ بڕە، بەڵام ئەوانەی کە قەبارەی گەورەی حواڵی نایاساییەکەن و سپیکردنەوەی پاراکەن ئیشیان بە ئاسانی ڕاستکە مشتەکانیان باش بە تەزویر چۆن ئێستا کە حکوومەت هێرێم وتت پارەی دۆلاری نەوت گومرگ ناخاتە بازارەوە، ئەی چۆن مادەم هەرێم خۆڕاستە خۆش ناتوانێت دۆلار وەرگرت لە بانکی مرکزی، چۆن دۆلار دێتە هەرێمەوە ئەو دۆلارە کاشە لە بەغاوە دێت. ئەو بانقانەی کە فەرعیان لە سلێمانی و هەولێر و دۆکێ ئەوانە ئەوان وەریەک ئەوان پارەکادن. بەڵام من نازانم دۆلاری نەوتی هەرێمی کوردستان زانی و مەچێتە یەک بانقەوە، بەڵام نازانم چۆن مامەڵی پێکەن بە کێدەن چۆنە گۆڕێتەوە، چکە خۆ هەرێمیش ئەو سیو لە نەقدی کە هەیە تێیدا بە موچاڵێ نیمە و کۆیەکەمەوە بەشێکی داهاتینەوە خۆی تری داهاتی نەوتە. بەڵام وەکو دۆلارەکە کە پارەکە خۆ من نادرێ بە خەڵک بەس خۆ دۆلارەکە نادرێ بە خەڵک، بانقێک لی سوودمەندە لەکوێ گۆڕێتەوە من نایزانم ئەوەیشی پەرلەمانتارانی هەرێمە بە شوێنی بچن بەڕاستی. باشکەوە مەوزوعێکە ئەیتوانی بازاڕی هەرێمی کوردستان تا ڕادێک مستەقر کاتێک ئەگەر بە نرخی فەرمی دۆلاری نەوت و گومرگی هەرێم بدرێ بە بازرگانەکان. بەڵێ بازرگانی حەقیقی، بازرگانی حەقیقی نەگەوانەی کە پارەست پێکەنەوە، بەڵێ بازرگانی ئێخۆ هەموو کاڵایی کە دێ بازرگانی حەقیقی هێنێ، ئەوانەی کە پارەست پیکەنەوە داخلی ئەو سیستەمە بوون بە ناوی هێنانی کاڵا و کاڵاش بوون. باش بەس بەڕۆبەری گومرگی هەرێم لێ دواییندا بوو بۆ هەندێک کەناڵی بڵین مەڵپەڕی عەربیش سەیت عێراقیەکان بازەکە بە هیچ جۆرێک بنەدەرەوەی دۆلار لە خاڵە سنووریەکانی هەرێم نییە و ئەو بابەتە وان نییە. من ئەمڕۆ بەڕۆبەری گومرگ بەڵێ من ئەمڕۆ باسم کردووە کە ئەو کۆمپانیایەوە لە عێراقیش سکاڵام لەسەری تۆمار کردو، داوام لە لایەنی پەیوەندیدار کردو بێ ئیجرات لەسەر ئەو بابەتە بکەن. من دڵنیام بەڕێوەبەری گەشتی گومرگ کە لە یەکێتی نیشتیمانی هەر نازانێت لە مەرزی ئیبراهیم خەلیل چییە گوزەرێت تا بزانێ سیارەی درع ڕۆژانە دۆلارە با بۆ مێرسین، هەر ئەو بۆی وت قاچاخی نییە و بابێت من پێڵێم کە وەزارەتی کشت و کاڵی عێراق بە بەڵگە بۆی نردوم چەند سیارە قاچاخەیەنێ، ناویان چییە، ڕقەمیان چییە، سەعات چەند داخڵ بوون، لەکوێوە داخڵ بوون، بارەکانیان چییە، ناوی سایقەکانیان چییە، چیان پێیە، هەر ئەو بۆی وت قاچاخی نییە. بۆیە حەقە ڕازگۆ بن لەگەڵ خەڵکی کوردستانە، هەر بەم جۆرە هێناویانە بۆیەوە حاڵی میلەتەکەیانە. باشە بەس ببنە دەرەوەی پارە هەم لە ڕێگەی خاڵە سنووریەکانەوەیە لە هەردوو دەڤەرەکە هەیەم حاڵەتە بلە دەرێ ئەوە من فڕۆکە وەکو فڕۆکە خانەش و ڕەنگە دەیان پارە بە فڕۆکە برابێ کەس نەیزانی بێ، خۆ تۆ چوزانی لە فڕۆکە خانە کێ ئەڕوا و کێ دێ کۆنتڕۆلی لە دەستی کیایە. ئەوە ئەو بابەتانە چۆن ئاڵتونی لێوێ هێنراوە و چۆن شتی نایاسایی زۆر کراوە. چەکیش ئەنواعشت بەڵێ تجارەتی چەک خۆ وازەحە. باش ئەی زیانەکەی چییە بۆ نمونە بۆ ئابووری هەرێم کە ئەو بڕەپارەیە بچێتە دەرەوە؟ پێشتریش بەڕێز بابەتێک نووسی باس کرد بوو کە لە ڕێگەی بۆ نمونە کۆمپانیای بازرگانی خانوبەرە و باسی ئارایشگا و ئەوانە نەخۆشخانەی ئەهلی و ئەوانە پارە ببرێتە دەرەوە بەناوهێنانی کەلوپەلەوە، زیانەکەی چییە بۆ ئابووری هەرێم؟ تەقریرێکی واشنگتن پۆست دەڵێە باشە ئەو مانگەی کە کۆرۆنا بۆ مەتاری عێراق داخراوە بە ناوی سەفەرەوە 11 ملیۆن دۆلار دراوە بە خەڵک کە ئەمانە سەفەرەکەن، مەتاریش داخراوە. جاوەرە ئەگەر مەتار کراوە بێ چەندیان دابێ بە خەڵک بەو ناوەوە، یعنی شتی نایاسایی لە هەموو مەجالەکانە کراوە. سپیکردنەوەی پارە ئەو بوارە مەترسیدارەیە کە ئابووری عێراقی ئەمە نەتیجەیە ئەوەی کە کراوە، ئەمەی بەرهەمهێناوە، ئەم وێرانەی بەرهەمهێناوە کە ئێستا ئەوەی ئیشەکاییش نییە، ئەوەی شتە فرۆشێ و کۆمپانیایی هەیە دەسی بەسراوە نازانێت چی بکە، ئەوەی مقاول لە ئیفلاسی پێکراوە، ئەوەی خاوەن پارەیە لە زەرەرایە و نازانێت چۆن جوڵە بە بزنسەکەی بکە، سەرانەی لێسەنن، هەڕەشەی لێەکەن، خۆیانەچن چەک لە بانک، حکومت خۆی چەکی بەتاڵیاوە بە مقاولین، مقاول بۆی ئیفلاسی کردو چووە بە ڕۆبع قیمەت فرۆشتوێتەوە، خۆیان چوون کڕیویانەتەوە و لە بانک بە نەقد ڕایان کێشاوە کە چێوان چون خەڵکی بازاڕی دۆلارەکەیان گرتووە.
یعنی لە حکومڕانیە کات بەسپیکردنەوەی پارە بە گەندەڵی بە دزی بە سەرانە تێر نەخۆی بچی خەڵکی بگری بڵێ وەڵامە چەکی کڕیەوە فرۆشتووە ڕەنگە بەمە دەوڵەمەند بوو بێ پارەی لێسەنی وەڵایەکێک چوە عەرزی داگیر کردو پێی ناوێرن چن مۆزەفێکە گرن وەڵامە عەرزی تەوزیع کردووە و لەدلەتی کردووە و فرۆشتوێتی ئەمە نەتیجە ئەم جۆرێ لە حکومڕانی کە بینین ئێستا هەرێمی کوردستانی بەکوێ گەیاندووە تۆ قەت بینیوتە حکوومەت خۆی ببێ بە دوو بەشەوە هەر یەکەیان بە یوتریان بڵێ خراپترین حکومڕانی و گەندەڵترین و ناشرینترین و بە شێوەیەکی فەرمی بەڵێ سەراستی باڵە ئەمە یعنی چی ئەمەکەی حکومڕانیە باش ناوبڕێکمانە دوای لەسەر نرخی دۆلاریش قسەکەین و چارەسەریش چییە بۆ سپیکردنەوەی پارە بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینەوڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕە لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەرمیانێکە خۆش بوو هەر بژی جپسینینی کامێکی لێت نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاکسۆران وەکو چارەسەر بۆ ڕێگەگرتن لە سپیکردنەوەی پارە تا چی لە هەرێم بێ لە عێراق بێت چارەسەرەکە چییە ئەگەر ڕانەگیرێت چی ڕوودەدا بۆ نمونە؟ وەڵام من لە بیدایەتی ئەم دۆخە باشە نامەیەکی فەرمیم دا بەسەر وەزیرانی عێراق کە باسم لە 11 ئیجرات کردبوو بگیرێتە بەر هەندێکیان دەست پێ کردووە بۆ ڕێگرتنە سپیکردنەوەی پارە و بنە دەرەوەی وەزائیدەن بۆ ڕاگررتنی بەهای دینار و باش دروستکردنی استقرارێک بۆ سعری سەرف کە ئەو ئەرکی بانقی ناوەندیە هەرچەندە گۆڕینی مستەفا غالب بە عەلی عەلاق گرفتەکەی دۆلار حەل ناکە گرفتەکەی دۆلار پەیوەندی بە سەرۆکی بە محافزی بانقی مەرکەزیەوە نییە ئەسڵەن گۆڕینی محافزی بانقی مەرکەزی لە دەسەڵاتی سەرۆک وەزیران نییە بەڵام ئەمان چیان کردووە لە سەردەمی مالیکی زەخت کرا لە محافزی و کاتەی بانقی مەرکەزی کە بێت لە احتیاطی دۆلاری عێراق پارە ڕاکێشن بۆ تەمویلی موچە بۆ ڕاشیان کێشا کە ئەو ڕازی نەبوو کەیسیان بۆ دروست کرد و ناچاریان کرد جێیە لە پۆستەکەی احتیاطی عێراق ئەو کاتە ئاخر جاراتە 43 ملیار دۆلار لەو کاتەوە محافزی بانقی مەرکەزی بە پێی قانونی بانقی مەرکەزی کە
بریمەر حاکمی مەدەنی احتیلال ئەو کاتە دەری کردەوە نوێی کردەوە با بڵێن قانونەکە پێشتر قانونی بانقی مرکزی عێراقی کۆنە هەبووە ئەبێ سەرۆکوەزیران پێشنیازی کەسێک بکە بۆ پەرلەمانی عێراق متمانەی پێ بدرێ بەو مەرجانەی کە هەیە بەڵام بە محاسەسە ئەم پۆستە لەو کاتەوە هێنراوە بۆەوەی هەمیشە محافزێکی بانقی مرکزی دابرنرێ لەژێر سوڵتەی سەرۆکوەزیرانە بێ لە کاتێکە ئەوان بۆیان نییە تەدەخولی بکەن و ئەو لە بەردەم پەرلەمانە بەرپرسیارە بانقی مرکزی سربەخۆیی خۆی هەیە سیاسەی نەقدی و سعری سەرف و ئەرکی گەورەی هەیە بەڵام بەداخەوە بۆیە بە وەکالەت هێناویانە بۆی هەر کاتێ ویستیان باش ئاوا لای بەرن دای بنێن ئەوە کارێکی یاسایی نییە بەس بۆ کارت ڕێگە پێدراو نییە بۆ ماوەیەکی کاتی یەکێک لە جێگرەکانی شوێنێگرنەوە کە دوو جێگری هەیە ئێستا یەک جێگری هەیە بۆیە من داواکەم ئەو پرۆسەیە بە شێوەیەکی یاسایی ئەبێ محافزێک بهێنرێ کە مؤهلاتەکان و مەرجەکانی تیابێ و پەرلەمان متمانەی پێبا کێشەی مەسەلەی دۆلار ئەم شێوازە لە بەشداری ئەم هەموو بانقە و ئەم هەموو کۆمپانیایە بۆ مەزادی عوملە و برنە دەرەوەی بەبێ سانسۆر تا ئێستا هەبووە ئەبێ ئەمە کۆتایی پێبهێنرێ ئەبێ ئەمە ڕێی لێ بگیرێ ئەبێ بازرگانی حەقیقی بە فعلی بتوانێ فاتورەی شەهادەی ئیستیرادی هەبێ شەهادەی منشەئی مەوادەکەی هەبێ هەمووی تەقدیم کە و لە هێنانی مەوادەکەی بۆ حدود بە فعلی مەواد بێ نەک مۆزەفی گومرگ بە ڕەشوە دخولی بۆ مۆر کات و ئەم ئامادە بێ گومرگیش بە گومرگی باریان داوە باربوونی نییە بە زامادەن گومرگی بن بۆی وەسڵەکە وەرگرن هی گومرگ و ڕەتیکەن بە فاتورەی مەوادەکە و پارەی بانقەکە و لە بانقی مرکزیەوە حەواڵەکە بڕوە ئەبێ ئەمە کۆتایی پێ بیهێنرێ ئەبێم سپیکردنەوەی پارە ڕابگیرێ بێوانەی بەشدارن لە ماسەزا بدرێن چکەمە گەندەڵی گەورە بووە ئابووری عێراقی وێران کردووە تەدمیر کردووە ئیسلاحیان نەکردووە ئیسلاح نەکرێ و ڕێگری لە سپیکردنەوەی پارە نەکرێ ئێمە وەکو لوبنانمان لێت تووشی ئیفلاس بوو نەبین تووشی ئینهیاری بەڵام ئێستا دەڵێن 100 میلیارد دۆلاری دەگی یخۆ بۆمان هەیە یخۆ بۆمان نییە سەرفیکەین 17 تریلیۆن دەڵێن ئێستا پارەی خۆمان لە بانکی ناوەندی لە عێراق هەیە وەکو کاش 27 تریلیۆنیان هەیە ئەگەر ئێمە تووشی ئەو ئەزمەیە ببین خوانەخواستە لە عێراق تا ساڵە 2 ساڵە توانێ ئیدامە بەخۆی با دوایەوە ئینهیارێکی گەورەکە بەڵام ئەو کاتە کە وامان لێ هات چەندێک پاریشمان هەبێت لە وەزارەتی دارایی 27 تریلیۆن دینار بۆ تەمویلی موچە لە دابەزینی نرخی نەوتا ئێمە تووشی ئەزمەی گەورابین ئەگەر بەهای دینارەکەمان پێڕانەگیرێ لە دەستمان دەرچوو بۆ ئێستا تۆوازانی حکوومەتی عێراقی و بانقی مرکزی دۆلارە فرۆشێ 1 دۆلار بە 1465 دینار لە بازاڕە بە 1660 دینار و 67 دینار ڕۆی خۆ عێراق نەبوو دەوڵەت نەبوو ئەوانەی کە سپی پاراکەنەوە بەشدارن لە ئەم مەزادەی عوملە و پارا بنە دەرەوە ئەوانە لی سوودمەند بوون وڵاتانی دراوسێ لی سوودمەند بوون خۆ دەوڵەت لەوە سوودمەند نەبووە فەرقی ئەم پارە گەورەیە بۆ ئەگەر هات و ئەمە لە دەستی عێراق دەرچوو کە ئێستا تا ڕادەیەک لە دەستی دەرچوو بوو و لە دەستیشی دەرچووە بەهای دینارەکە آخر خۆ ڕۆژ بە ڕۆژدا ئەبەزێ باش بەس ئەمڕۆ وتت گۆڕینی پارێزگەری بانکی ناوەندی ئەوە حەل لە کۆتایەکە نییە ئەوە حەلت گشتگیرە و بنەڕەتێک ناسڵن منە ترسم لە مەیکە مستەفا غالب باشە لەسەر سەدرریەکان حساب بوو باشە زۆر نەچۆتە ژێر باری هەندێک ئەوامری جیهەتی دەسەڵاتدار لە عێراقا منەتسمالی علاق بچێتە ژێرباری ئەوە و ئەو جارە دۆخەکە لە کۆنتترۆلمان زیاتر دەرچێت بەڵام خۆیان دەڵێن بەی شێوک هەر لەگەڵەوە نەبوو ئەسڵەن دینار مستەفا غالیبیش بانگمان کردە پەرلەمان باشە وتی من لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلار نەبوو خۆ کاتە و بەڕێوەبەری پارێزگاری بانکی ناوەندی بوو وتی لەگەڵی نەبوو بەڵام لە نێوان دوو بژاردەکە ئایا بەهای دینار لە دەستمان دەرچێ بۆ دابەزین یا خۆمان تۆزێ دای بەزێنین بۆی ئیستیقرار بکە ئەویانمان هەڵبژارد
علی علاویش وەزیری دارایی کە هاتە پەرلەمان هەمان شتی وت. علی علاویتی من دیفاعم لێ کردووە، من عێراقم ڕزگار کردووە لە ئینهیاری اقتصادی و لە دابەزینی بەهای دینارەکەی لە هاڕە بکە. یخۆتی سیر نییە بەلاتانەوە ئێران لە پەنامانە تمەنی چی لێ هاتووە، تورکیا اقتصادی لە ئێمە بە قووەترە، لیرەکەی چی لێ هاتووە، قەچێکە خۆ سووریا شەڕیتیایە، لوبنان شەڕیتیان نییە، بەهای لیرەی چی لێ هاتووە. عێراق لەم نێوەندا خۆی بپارێزێ بە قووەتی چییە؟ بە قووەتی احتیاطیەکانێتی کە مستەنەداتی زیایی کردووە، کە ئاڵتونی 130 تەنە، کە احتیاطی دۆلاری 100 میلیارد دۆلارە، بەزەمە بۆ نییە بەیانی بیەنەوە بێن بە موچە هەڵسنە سەر پێ. عێراق هەنیاتنی دۆلاری سەوتت کەمی کردووە، گواستنەوەی دۆلار. بەڵێ ئەزانی بۆ کاک حەکیم سیر کە ئەمریکا ئەوە تەقریرێکی واشنگتن پۆستە باشە، ئەڵێ لە ساڵی 2016 بەراورد کردووە تەماتە کە داخلی عێراق کراوە لە ئێرانەوە. تەماتە؟ بەڵێ باشە. ئەڵێ بای 16 میلیارد دۆلار تەماتە. زانی شووتی چەنە؟ بەخواوەی شووتی زۆرترە، ئەوەی شووتی 28 میلیارد دۆلارە لە 2 ساڵە، لە 1 ساڵە. ئەڵێ لە 1 ساڵە فاتورە کە لە گومرگ ئەڵێ تەماتە داخلی عێراق بووە لە مەرزەکانی ئێرانەوە، ئەڵێ شووتی داخل بووە بۆ عێراق 28 میلیارد شووتی، 16 میلیارد تەماتە. مع العلم ڕقەمە حەقیقیەکەی ئەڵێ لە ساڵی پێش ئەوە 2016 بۆ 17 لە 16 100 هێندە کەمتر بووە حەقیقەتەکەی لەوە، 100 هێندە زیاد کراوە لە 1000 هێندە بەوەسڵی تەزویر، بەوەسڵی تەزویر، نەک بای 16 میلیارد دۆلار تەماتە هاتووە، بای 16 میلیۆن دۆلار بۆ هەموو عێراق، شووتیش بای 2.8 میلیارد، بەڵام هاتوون بە فاتورەی تەزویر ئەم ڕقەمەیان خەیاڵی کردووە. بۆیە ئەڵێ بەشێک لە تەهریبی دۆلارەکە و سپیکردنەوەی پارەکە بە ناوی فاتورەی تەزویر و مەوادەوە جێ پێکەنینە. ئەمەندە ئەحمەقانە لە عێراقا سپیکردنەوەی پارە هینی کردووە، قەباری گەورە بووە. یعنی ئەو 28 میلیارد دۆلارە 26 براوەتە دەرەوە بە ناوی شووتیەوە، شووتی و تەمات. بەڵێ بەڵێ. باش، بەس ئەی چارەسەرەکە چییە؟ ئێستا مادام گۆڕینی پارێزگاری بانکی ناو چوە زەمڕۆ کە علی علاق دەست بەکار بوو لە 165,000ەوە 100 دلار هات بۆ 150 لە بڵین بەغدا و ئەوانە، لێرە 159 هیوادارم بەرز نەبێتەوە، هیواداری بەرز نەبێت. چونکە ئەم جارە بەم ئیجراتانە بەرز بێتەوە لەوەی ڕوویداوە خراپتر ڕوەدا. ئەی چارەسەرە بنەڕەتێکە چییە؟ چارەسەربنەڕەتێکە و براچونت کردووە، چارەسەرە بنەڕەتێکە ئەوەیە بە فعلی ڕێ لە سپیکردنەوەی پارە بگرن. لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی تحقیقی تەواو لەو مینەسە تازەی دایان ناوە بۆ مەزادی عوملە، ئەوەی بە فعلی تاجر نەبێت، دەخەنە بازار و بازرگان و کۆمپانیەکان مەوەسدەوەیە، ئەوەی کە بە فعلی بازرگان نەبێ بۆی نەبێت دۆلار وەرگرێ. باشە، و مراجعە لە ئەم بانقانە بکەنەوە کە بەڕاستی فەزاحەتی گەورەم بانقانن. باشە، و ئەوەی کە لە غەسیلی ئەموال و تەمیلی ڕاب هەر هەمووی سزای تند بدرێ، چونکە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان نووسراوی زۆری سپیکردنەوەی پارەی لەسەر کۆمپانیاکان، چ کۆمپانیای فڕۆکەوانی بێ، چ کۆمپانیای بازرگانی بێ، چ بانقەکان بێ بۆ هاتووە، بەڵام ئیجراتیان نەکردووە. ئەنی لە عێراقەوە بۆ هاتووە؟ بەڵێ بەڵێ دەیان نووسراوم لایە. ئەو کۆمپانیا و لێرن لە هەرێمن؟ لە هەرێمن بەڵێ، لە دهۆکەوە تا سلێمانی. باڵە باڵە. هەرێم هاوکار نییە لە مەسەلەی سپیکردنەوەی پارە، تەمیلی ئیرهاب، چکەم پارانە سپیکرێتەوە بەشێکی تەمیلی ئیرهابیشە. بۆیە ئەم پرۆسەیە ئەبێت لە هەموو عێراقا ئیجراتی توندی لەسەر بکرێ و خەڵک نەوێرە پارەی وڵاتە ئاوا بە حرامی بدزێ و بیباتە دەرەوە. ئەگەر ئەم غەسیلی ئەموالە سپیکردنەوەی پارە ڕێی لێ بگیرێ، دزی بەرپرسان ڕێی لێگیرێ. قورس نییە ئەمە قورسە بۆ چونکە بەرپرسی گەورەی دز لە عێراقا سەرپەرشتی ئەم پرۆسانەکە.
ئایا خۆیان ئامادەن دەست لەم دزیە هەڵگرن لە کاتێکا من یەک ئەزمموی بچووک لەگەڵ حکوومەتی محەممەد شیع سوودانی ئەو گرێبەستی خواردنی سجنەکانی عێراق کە ئێمە نزیکی 800,000 سجنمان هەیە بۆ 7 ساڵ درراوە بە کۆمپانیای میقات کە تابعی حەج و عەمرەی عێراقە بۆ هەر سێژەم 10,990 دینار حساب کراوە مانگانە 8 ملیار بەس لێیانە دزن لە ژەمەکان دوو ژەمیان بۆکەن بە یەکیە ژەمێکیان نایەنێ ئەو خواردنانەی کە مەرجەکانی نووسراوە ئەم جۆرانە بێ ئەوانەیان نایەنێ یعنی مانگانە پارەیەکی خەیاڵی بەزایە ئەڕوا بەڵام خواردنی سجن تۆڕی گەورەی دەسەڵاتداری عێراقیایە شەریکن و ڕەشوە وەرەگرن لەسەر خواردنی سجنێکی بەدبەخت کە بەهۆی حکمی ئەم گەندەڵانەوە ئاوای لاتوە لە مواقعە ماڵ و مناڵەکەی نان نێبی خواویش لەسەر نانی سجنەکەی دزی گەوراکرێ ئەنجومەنی وەزیران لە 1912 کۆبوونەوەی لەسەر ئەمە کرد یەک وەزیر لە کابینەکەی سوودانی دەنگی نەدا باڵوەشانەوەی واقدا ئەسڵەن بەشێک لە وەزیرانە کە ناسراون بەوەی زۆر مهمن و ناچنە ژێرباریەوە لەگەڵمانەوەی ئەو عەقدە خراپا بوون کە عقد هەیە هی خواردن بۆ 7 ساڵ بدرێ بە کۆمپانیایەک بەبێ منافەسە بەبێ مناقەسە بەبێەوەی شەرتی جەزایی تیا بێگەرم کۆمپانیا مخالەفەی کرد سزاکەی چیە تایە نییە باشە سێ خولەکمانە بەزووتت ئەمە یەکەم بە قاچاقبوونی دۆلار ڕێگەی لێ بگیرێ بەوەی کە نرخی دۆلار کۆنتڕۆڵ بکەیت ئەوەی تریان چی هەندێک کۆمپانیا لەگەڵ ئەمریکیەکان پێویستی بە ڕێکەوتن هەیە بەڵێ بۆی دڵنیایی بدەن کە سپیکردنەوەی پارە و تەهریبی دۆلار بۆ وڵاتانی دراوسێ ئەبێ ڕای بگرن ئەگەر نا ئەمریکا دۆلار ئاوا نادات و کاتە تووشی قەیرانی بەسەر خەڵکی کە باجەکەی نادە بۆ چەند ساڵە ڕانەگیرا ئێستا لەم ساتە وەختە کە لە بۆرسەی زیانی نرخی مادە خۆراکیەکان بەرز بۆتەوە لێرە بارودۆخێکی خراپەیە بۆچی زراعەتەکان لەم کاتە دەستی پێکردو لەبەرەوەی حەجمەکەی گەورەتر بوو زیاتر بوو فراوانتر بوو و ڕەنگە ئەمریکاش خۆی فرسەت بدا ماوەیەگەم پارانە بچێتە شوێنێ بۆی بەیانی دەسی بەسەرا بگرێ ئێستا ڕەنگە حەسکا کۆتایی پێبێ حکوومەتەکەی سوودانی حکوومەتی ئەمریکا حکوومەتی ئەمریکا باش هەوڵی بۆ ڕوخانی حکوومەتەکەی سوودانیش لە ڕێی دۆلارەوە ئەگەر قەزەی دۆلار و نرخی دینار جێگیر نەکەن سەری ئەخوات سەری دەخوات بەڵێ چکە تەحملی ئەوە ناکات بەس پێویە کاتەکەی زۆری دەوێت تا بەهاکەی بۆ دەگەڕێتەوە دیناری عێراقی ئومێد دەکەم بە زووی بتوانن کۆنتڕۆڵی کەن وەکو ئومێد بەس وەکو قورس ئەو بەرپرسە باڵانی لە عێراق دیومانن باز لە هەندێک کاتەکەن پێویستە کاتی زۆر نایشەڵا زۆر نابە باش بەس وەکو هاوڵاتی عێراق لە عێراق بەشە خۆراک زیاد کراوەی هەرێم کە ئێستا بۆی دۆلارەوە زیانیان بەرکەوان دەبێت چی بکەن دخولێکمان ناو ئەو بەشە بۆ هەژارانەوەی هەرێم بەڵێ عێراق لە تۆڕی کۆمەڵایەتی نسبەیەکی زۆری خەڵکی داخل کردو بۆ هاوکاری و بەشە خۆراکی ئەوانەی عێراق بۆ هەرێمیش بەڵام هەرێم بەداخەوە حکوومەتەکەی خۆمان هیچ ناکاوە هیچیش نادا وە موچەش بەو جۆرەدا لە عێراق یەک ڕۆژ موچە دوا ناکەوێ بەو دۆخە خراپەشەوە سوتەمەنی لێرە باشترە وەک ئێرە نیار چەند ئێستا لەوێش ئەزمەی سوتەمەنی دەستی پێ کردووە سەرەگرتن بۆ گاز و بۆ بتڵی غاز و وەکو خەریکە وەکو ئێرەی لەکەن باشە بەزەو پارەی کە لە هەرێم براوەتە دەرەوە کرا بە خزمەت گوزاری وڵاتێکی چۆنماندەوە بە کورتی بێ 100 ملیار دۆلار لەسەر هەندێک بەرپرسی عێراقن کە بردویانەتە دەرەوە 100 بورجی خەلیفەی پێ دروستەکە هەرێم ئەوەی هەرێم هەمان شت هەرێمی پێکرا لە ئیمارات خۆشتر بەڵێ سوپاس دەکەم سوپاس بۆ بەڕێز کاک سۆران ئەمەد سوپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتەمەڵە